پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. من بنار مستەفا بۆ چوارشەمەی تر هاتمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 9 حوزەیرانی 2024 لە دووتەوە پێکاتوە. سەرەتا سەبارەت بە ئایندەی قەوارەی هەرێم گفتوگویەکمان دەبێت و پاشان سەبارەت بەو ڕێگە چارانەی خراونەتە بەردەم ئیسرائیل و حەماس بۆ پێکێنانی ئاشتی لە غەزە بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەو کۆمنتانی ئێوە دایدەنێن، ڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەین و بەرنامەکانمانی پێدەوڵەمەندتر دەبێت. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە گفتوگۆکردن سەبارەت بە ئایندەی قەوارەی هەرێم. هەر لێرەدا بڵێم ئەم تەوەرە سەوباس زۆر هەڵەگرێ، بۆیە بلە دوو بەرنامەدا لەگەڵ خەسرە و سایە سەرۆکی مەکتەبی سیاسی ئەم تەوەرە ئەنجام ئەدەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا زیاتر دەگەڕێنەوە بۆ مێژووی پێکێنانی ئەم قەوارێ و تاوەکو ئەگاتە ئەوەی کە ئەم ململانەیە لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق وە لە بەرنامەی هەفتەی ئایندەشتا زیاتر لەسەر ئەگەرە جۆرا و جۆرەکان و ئایندەی ئەم قەوارەیە گفتوگۆ دەکەین. واتە هەر لە ئێستاوە ئاماژەتان پێدەین کە ئەم بەرنامەیە تایبەت بە ئایندەی قەوارەی هەرێم لە دوو بەش پێکاتوە ئەمڕۆ بەشی یەکەمی دەبینن. وەک ئاماژەم پێدا ئەم بەرنامێشتا و توێ دەکەین لەگەڵ خەسرە و سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان.
خەسرە سایە ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت ئێوارەیە و باش ماندوو نەبن سپاس کە بەڵێنمان وەرگرتووە کە بتوانیت لا دوو بەرنامەدا بەشدار بین بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە ئایندەی قەوارەی هەرێم بابەتێکی مهمە و زۆر دەبیستین کە چی دەبێت و لەژێر مەترسی دایە هەتاوەکو دوایی بۆیە بە گرنگمانزانی لەگەڵ تۆیە ئەم بابەتە بکەین سەرەتا من لەوە دەمێت دەست پێ بکەم کە چۆنێتی دروستبوون و پێکهێنانی ئەم قەوارەیە تاوتێ بکەین کە ئەحزابی کە ئێستا لە دەسەڵاتایە و ئەوانەی تریشکە لە پەرلەمان و شەریکی دەسەڵاتداران باز لەوە دەکەن کە ئەم قەوارەیە لە ئەنجامی خەبات و شۆڕشێکایەکە ئەوان ئەنجامیان داوە ئەوان کە لە دەیەکانی پێش 91ەوە خەباتیان کردووە چەکیان هەڵگرتووە و بەوەی کە خۆیان ئەڵێن شۆڕشیان کردووە و لە شاخدا بوون سەرنجام توانویانە بگەن بەما ئەوەی کە بەعس لە کوردستاندا ڕاوبنێن و دەسەڵات بگرن لە دوای ساڵی 1990 بەدواوە ئەگەر ئێوە هەڵسەنگاندنێک بکەن یان ئێوە چۆن ئەم مێژۆ دەخوێننەوە ئەم قەوارەی کە ئێستا هەیە چۆن شکڵی گرت بەڵێ سەرەتا من ئەمێ ئەوە بڵم کە ئەو شتی کە ئەوان ناویان ناوە شۆڕە شتێکی تر نییە جگەلەوەی کە هەر چەند ساڵجارێک ڕووکەنە شاخ لە حکوومەتی مەرکەزی یاخی ببن لە ئەنجامی ئەم یاخیبوونەشە ژمارەیەک لە گەنج و لاوی خەڵکی کوردستان بکەنە قوربانی و پاشان یا ڕوبەڕووی ئاشبەتاڵ ببنەوە یا بکەونە مفاوەزە و دەورێک لە مفاوەزەیە سەر نەکەون و ئەمجارە تێ هەڵچنەوە ئەو شتی کە ئەوان ناویان ناوە شۆڕشی چەکداری و نەتەوەی کورد ئەم شتە بووە لە تاریخی خۆشیە هیچ دەستکەوتێ هیچ پێشڕەویەک هیچ ئاڵوگۆڕێک بۆ خەڵکی کوردستانی بەدوانە بووە بەڵکو جگە لە کارەسات و مەئەسات و ماڵوێرانی بەسەر خەڵکی کردشتیشی تری بۆ دواوە نەبووە ئەمە یەک دووهەمیشیان ئەوەی کە ئەم قەوارەیە ئەڵێن بەرئەنجامی شۆڕشی چەکداری ئەوان بووە ئەمەش ڕاستی تێدا نییە ئەمە ئاوژکردنەوەی ڕاستیەکانە کە هەر ئێستا لەبەر دەممانە ینی مێژوویکی زۆر دوور نیێت 20 ساڵێکە و هێشتا ئەو کەسانی کە واقعەتەکانی ئەم تاریخا بینن لە ژیانە بەشێکی زۆریان ماون کە من خۆمی شێکم لەوانە بە بڕای من ئەو قەوارەیە هەرگیز بەرەنجامی ئەوەی کە خۆیانە لێن خەباتێکی چەکداری لە شاخۆ گوایە هاتوون و ئەوان ڕژێمیان دەرپەڕانوە و ئەوان ڕژێمیان ڕووخاندووە و سەرنجام قەوارەیەکیان دروست کردووە ئەوان جگەلەوەی کە لە بەرنمەیان مەسلەی ڕوخانی ڕژێم نەبووە بەڵکو ئەوەی کە ئەم قەوارەی شکل پێدا هاتنەکایەوەی ئەوزایکی جیهانی بوو کە بە دوای ڕوخانی بلوکی شەرق و تێکچوونی هاوکێشەی هێز لە ئاسی جیهانە و هەوڵەکانی ئەمریکا بۆ داسەپانی نەزمی نوێی جیهانی کە تێیدا ئەمریکا باڵا دەست بێ بەهانەی داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوەی بە هەلوەرگرت و کەوتە ڕاکێشانی میلیتاریزم و جەنگ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بۆ سەر عێراق تا بتوانێت لەوێ نظامێک شکل پێدا کە ئەمریکا تیا باڵا دەست بێ ئەمە ئەوەی دەرگای کردەوە فرسەتی کردەوە بۆ ئەحزابی ناسیۆنالیستی کورد کە لە سنوورەکانی هەڵبڕابوون تەنانەت پێگەیکی ئۆتۆیان نەمابوو بە تایبەتی بە دوای چەند ساڵ درێژەکێشانی شەڕی ئێران و عێراق و حملەکانی ڕژێمی بەعز بۆ سەر ئەو ناوچانە دوای ئەنفال و کوشتار و کاولکاریکی زۆر ئەوان هەڵبڕابوون لە ناوچەکانی خۆیان و ئەمە ئەم هاتنەکاوی ئەم دۆخە بە زەرری حکوومەتی بەعس و بە قازانجی ئەوان دەرگای کردەوە کە تا خۆیان بە سیاسەتی جەنگتەڵەبی و جەنگخوازی و میلیتاریستی ئەمریکایە هەڵواسن و بتوانن لەم ڕێگایەوە لە ئەنجامی ئەوەی کە ئەمریکا لە عێراقەدا و عێراق ڕوخێنەوەوان بەشیشان ببێ هەموو کەس دەزانێت کە دوای ئەوەی کە ئەمریکا لە حکوومەتی بەعسەدا زەعیفە بێ لاوازە بێ هاوکێشەی هێزە گۆڕێەوە ئەوە ڕێکاتەوە بۆی کە ئەوانیش لە ڕێگای هێزی چەکداری خۆیانەوە ئەو پێگەیە دەرکەن و هەر کاتێکیش کە ئەمریکا بە تایبەتی لە ساڵی 90ەکە کە ئەم بۆش سیاسەتی ئەوە نەبوو حکوومەتی عێراق بڕوخێنێ هەر ئەو کاتە ئەوان هاواریان لە هەڵساوتیان ئەمریکا ئەم جارش خیانەتی لێکردین و ماوەیەک ئەوان خەڵکیان گیرۆدەی ئاوارەی بێدەرەتانی کرد و لە ژێر سایی نۆفلای زۆنە کوردستانیان کردە ئۆردوگایەکی ئاوارەی بۆ خەڵکەکەی و لە ژێر
خێر و سەدەقەی نەتەوەیە گرتوەکان و لەژێر پارێزگاری ئەمریکایە ئەو شوێنیان گرتە دەست پرۆسەکانی دوای ئەوەش حتا جنگی دواتریش کە دیسانەوە حکوومەتی ئەو ئەحزابی کوردی نەبوون و ئەحزابی ناسیۆنالیست نەبوون کە حکوومەتی عێراق بڕوخێن ئەوان خۆیان و خەڵکیان لەژێر وەکوتم لەژێر مەرحەمەتی تۆپ و تارێ ئەمریکا و ناوچەی نۆفلایزۆن و ئەوەی کە خەڵک بە دیار ئاوارەیەوە لە ئۆردوگایەکە ڕاگیرە تا ئەمریکا کێشەی خۆی لەگەڵ حکوومەتی بەعستا لە ساڵی 2023 یەکلا کردەوە ئەو کاتە لەژێر ناوی پێکهێنانی حکوومەتێکی دیموکراسی و ئاڵوگۆڕی دیموکراسی لە عێراقا کەوتە تەقسیماتی دەسەڵاتی داهاتوو لە نێوان شیعە و قەوم و قەبیلە و فیدرالیزمێکی داسەپان لەسەر و ئیرادەی خەڵکی کوردستان خۆیانەوە ئەو فیدرالیزمی کە پێچیان هێنا هیچ کاتێک پرسوڕای خەڵکی کوردستانی پێ نەکرا تەنانەت ئەوەی کە ئەحزابی قەومی دەستیان خستە نێو دەستی ئەحزابی شیعە و کۆنە پەرس و پاژماوەکانی بەعس و دەیان دەستە و تاقمی میلیشیایی ئیسلامی و شیعە و سونە هیچ پرسوڕایەکیان بە خەڵک نەکرد وەختێک چوونە نێو فیدرالیزمەکە شەوانەکە ئەمریکا بۆی پێشنیارکردن و دەستوریان پێنووسیەوە هیچ پرسوڕای بە خەڵک نەکرا ئەوان بەس بۆ ئەوەی کە بتوانن بەبەرژەوەندەکانی خۆیان بگەن و هەم دەسەڵات لە کوردستانە بەدەستەوەگرن و هەم شەریکە بەشی دەسەڵات بن لە عێراقا چوونە ژێر ئەم پرۆسەیەوە بەم جۆرە ئەمریکا ڕێگا چارەیەکی ئەمریکایی بۆ قەزەی کورد لە چوارچەوەی فیدرالیزمەکردنی عێراق بۆ وەزع گێژا و مەینەتبارەی کە خەڵکی کوردستان بە درێژایی 30 ساڵی ڕابردوو پیا تێپەڕیوە ئەم قەوارێتە شکلی گرت بەداخۆ بەرنامەکە ڕەنگە ڕێمان پێ نەدا بە تەفاسیلی ئەم ڕەوەند و خۆناغانە کە خەڵکی کوردستانی تێپەڕی و ئەم قەوارەیەش کرد لێ بە کورتێکە ئەمێ بڵێم ئەم قەوارەیەکە بەرئەنجامی فیدرالیزمەکردنی عێراقا و بردنە پێشەوەی ڕێگا حەلی ئەمریکاییە بۆ قەزەی کورد کە مەسلەیەکی نێوبەندیکردنەوە ئەم کێشەیە هەر بمێنێ بەڵام حزابە میلیشیا چەکدارەکانی کورتیان بەدەسەڵات بگاوە حسەیەکیان پێ بدرێ و هەر کاتێکیش ئەم تەوازنە قەومی و حیزبی نێوان ئەحزابی کوردستان و ئەحزابی شیعە تێکچوو ئەو کاتە حتمما دەرد و مەئەسات و چۆنەڵێ نائستیقراری و جێژایەکی سیاسی کە هەموو ئەزانین لە 30 ساڵی ڕابردووە هەم لە عێراق هەم لە کوردستانە بەرقەرارە ئەو بەرهەمی ئەم دابەشبوونە قەومیەیە بەرەنجامی ئەم شکڵگرتنەی هەم ئەو شتێکە ناویان ناوە عێراقی دیموکراسی و قەوارەی هەرێم من پێم وایە ئەمە هیچ ڕەتێکی بۆ نییە کە حزابی ناسیۆنالیستی کوردی دیعایەکە گوایە ئەم قەوارەیە دەستکەوتی خەباتی شاخی ئەوانە بە پێچوانە ئەوان وەختێک هاتن ئەو دەسەڵاتیان گرت لە زەعیفترین ئەڵقەی خۆیان نابوون و بە جۆرێکە تا سەرکردەکانیان بێبڕوایی و ئاوارەی وڵاتانی ناوچەکە و دەرەوە بوون بەڵام ئەم جەنگ و مەلیتاریزمەی ئەمریکا کە ڕووی کردە ناوچەکە و بەرامبەر حکوومەتی بەعس ڕاوەساوە بۆ بارانێکی بەرەکەت بۆ ئەمە ئەحزابە کۆنە پەرست و سەرکوت و ملهوڕا کە خۆیان بە ناوی خەڵکەوە و سواری ستەمی نەتەوایەتی خەڵکی کوردستان بوون ئەم قەوارەیان شکل پێدا و بوون بە چاودێر بەسەر مقدرات و ژیانی خەڵکەوە کە ئێمازانین لە ماوەی ئەم 30 ساڵەیە هەزاران کارەسات و دەیان دەرد و مەینەتی و ئێساش ئاسەوارەکانی ئەو تاریخە قوربانیەکانی خۆی لە ژیانی ڕۆژانەی خەڵکی کوردستان بە کرێکار و زەحمەت کێژن و مناڵ و مامۆستا و فەرمانبەر لێوەرەگرێن دێمەوە سەر دواتر ئەوەی کە ئەم فیدرالیزمە بۆ وای بەسەر هاو لە کاتێکە ئەحزابی دەسەڵاتدار لە کوردستان خۆیان بە گرنگیەوە چوونە پشتی ئەوەی کە دامەزرێت بەڵام ئەمەوێت پێش ئەوەی کە بگەینە 2023 و ئەوەی کە حکوومەتی بەعس بە یەکجاری دەڕوخێت لە 91 تاوەکو 2023 دەسەڵاتی ئەحزابی کوردایەتی پارتیوێکێتی لە کوردستان بەگشتی چۆن هەڵدەسەنگێنن لە کاتێکدا کە حکوومەتی بەعس هێشتا مابووە گەڕانەوەی حکوومەتی بەعس لەو دوو سنوورەکانەوە بۆ کوردستان ڕەنگە هەڕەشەیەکی واقعی بوو بێت لەو سەردەمەدا بە بڕای من ئەوەڵین مەسەلە ئەوەیە کە ئەوان کردیان کوردستانیان دابڕان لە شاڕەی پێشکەوتنی کۆمەڵایەتی و کۆمەلگای جیهانی بەشەری
وە کوردستانیان خسە نێو ئۆردوگایەکەوە کوتم بە دیار خێر و سەدەقەی UN-ەوە ئەو شتایی کە نەود بەرامبەر بە خۆراک ئەم قانونەکە ئەمریکا داهێنا و سەپانی هاوکات لە کوردستانیشا ئەوان جگەلەوەی شەڕی ناوخۆیان کرد جگەلەوەی کە نەیانتوانی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان دەستەبەرکەن نەیانتوانی داهاتی کوردستان لە نێوان خۆیان و هاوڵاتیانی ژردەستیانە دابشکن بەعکسەوە خەڵکیان محتاجی نان کرد خەڵکیان لە ئاوارەیە هێشتەوە سەرگەردانی و دابەشبوونی کوردستان بەسەر دوو ناوچەی زۆنی سەوز و زەردا کە هەریەک لە حیزبەکان بە پشتیوانی دەوڵەتانی ناوچەکە کەوتنە ئەم سیاسەتە بۆگەن و دژە ئینسانی و دژە خەڵکی خۆیان تەنها بۆ ئەوەی کە بتوانن هێزی چەکدار و پێگەکانی خۆیان بێنەوە لەو لاشەوە کەوتنە بازرگانیکردن کەوتنە تاڵان و بڕین تا ئەو ڕادەی کە هەرچی کەرەسە و هۆیەکانی گواستنەوە و بەرەمێنانی پێشووتر کەمایەوە ئاودیوی وڵاتانی دەوروبەریان کرد و کەوتنە تاڵانچێتی ژێرخانی ئابووری لە سەرێکی تریشەوە لەو ماوەیە ئەوان نەک هەر قوانینی مەدەنی پێشڕەویان ڕعایەت نەکرد و نیان هێنایەکایەوە بەعکسەوە ئەوان لەسەر وێرانەی سیستەمی ئیداری لەسەر قوانینەکانی حکوومەتی بەعز بە بەهانەوەی حکوومەتی بەعز ماوە خەڵکی کوردستانیان ئیدارە کرد و ژن کوشتن تێرۆر سەرکۆت کۆنەپەرستی هەموو ئەمانە بوونە دیاردەیەکی ناشاز کە ئێستاش هەر هاوڵاتیشی کوردستان ئەوە بە باشە زانێ ئەم ڕووداوانە وەک پەڵەیەکی ڕەش بە نێوچەوانی دەسەڵاتی ئەم حیزبانە و کارنامەیانەوەیە بەواتایگەمێ بڵێم لە ماوەی ئەو دە ساڵە با بڵێن لە 91ەوە تا 2003 ئەوەی کە لە پرسیارەکەیەوە سەلما کە ناسیۆنالیزمی کورد بزوتنەوەی کوردایەتی هیچ ناوەڕۆکێکی شۆڕژێرانە و پێشکەوتن و مەدەنیەت لە بەرنامەیانە نییە بەکردەوە سەلمانیان کە ئەوانە سەراپا دژی خەڵکن سەراپا دژی ئازادین دژی مەدەنیەتن دژی پێشکەوتن خوازین بە پێچوانەوە ئەوان دەستیان خسە نێو کۆنەپەرستانی ناوخۆ لە دەستی مەلا و شێخ و عەشیرەت و ئەمانە بە خاترەوەی کە تەوازنی ناوخۆی حیزبەکانی خۆیان بە تایبەتی کردی و پارتی ڕابگرن کوردستانیان دابش کرد خەڵکیان دابش کرد بە سەر ناوچەکانی دەسەڵاتی خۆیانە خەڵکیان محتاج کرد بەوەی کە ژیانی کولەمەرجی بژی لە کاتێکە ئەکرا ژیانێکی خۆش بێ ئەکرا خەبات بۆ ئەوەی کە پێشڕەوی کۆمەڵایەتی کوردستان بەرەو دەوڵەتێکی سربەخۆ و ناوچێکی سربەخۆ بڕەوە هەموو ئەمانیان لەبار برد هەرچی ئاکار و فەرهەنگی دواکەوتووی سەردەمانی سەدانەکانی ناوەڕاستە کوردستانە زیندوو کرایەوە بوار کرایەوە بۆ مەلا و شێخ و ئەحزابی کۆنەپەرستی ئیسلامی کە هەموو کەس دەزانێت لە کوردستانە تیرۆریان کرد و دەستیان لە خوێنی هاوڵاتیانی مەدەنیە ئازادی خوازە سوورە ئەوان ئەمە ئەو بەرنامەیان بووە بەم ئەگەر نەتی ئەنجامی بگرم ئەوەیە کە ئەو ساڵانە پێمان دەڵێ کە ناسیۆنالیزمی کورد حتا قیاسن بە ناسیۆنالیزمێکی تورکی کە توانی دەوڵەت تێدا مەزرێنێ بەرحاڵانی کەم مەدەنیەتێ بۆ تورکیا بێنێ بە پێچوانەوە ئەوان نەکتنیان توانین دەوڵەت دروستکەن بەڵکو لەسەر پاشماوەکانی حکوومەتی بەعز پشتبەسن بە قوانینی ئیداراتی بە لێکترازانی بناغەکانی کۆمەلگای مەدەنی بەس بۆ ئەوەی کە دەسەڵاتی خۆیان بمێنێ ئەو مێژویان تێپەڕان و دەیان پەڵەی ڕەشیان بە نێوچەوانی ئەو مێژووەوە نووساندووە کە ئێستا بۆ هەر ئینسانێکی ئازادی خواز ئەگەر ئاوڕێ بداتەوە ئەو حقیقەتەی دەرەکەوێت کە ناسیۆنالیزمی کورد و بزوتنەوەی کوردایەتی شتێکی تر نییە غەیری ئەوەی کە ئێمە لەگەڵ بورژوازیێکی تاڵانچی بورژوازیێکی کۆنەپەرز دواکەوتوو کە جگە لە بەرژەوەندەکانی خۆی هیچ شتێک ڕعایەت ناکاوە ئامادەیە بۆ ئەوەی قازانج و تاڵان بڕی خۆی بەرێتە پێشەوە دەستەخاتە نێو دەستی کۆنەپەرستترین و دواکەوتترین سیستەم بەسەر زۆرینەی کۆمەلگادا داسەپێنێت ئەمە ئەو لێکدانەوەیە کە من پێم وایە بە هەر ئینسانێک بە ساداتوانێت لەو چەند ساڵی ڕابردوو ببینێ 2003 کاتێک کە بۆشی کوڕ ئەمریکا هێرش دەکەنە سەر عێراق و دەسەڵاتی حکم وەلایەن وە لەوێ حکوومەتێکی تازە دەسەڵاتی تازە دەست بەکار دەبێت ئەحزابی
کوردایەتی و ئیسلامیەکانیش دەچنە پاڵ ئەم پرۆژەی ئەمریکاوە جەنگ لە دژی عێراق و هەروەها سەر لە نوێ دامەزانی حکوومەتی نوێ لە عێراقدا ئەوەیە ئەو وەختە پێگەی ئەحزابی کوردی بەهێز دەبێت و دەتوانن زۆر بڕگە و مادەی گرنگ لە دەستوردا بەدی بهێنن و هەروەها کۆمەڵی پۆستی گرنگ لە نێویاندا پۆستی سەر کۆمار و زۆر پۆستی گرنگی تر بەدەست بهێنن و لە هەمووشی گرنگتر بۆ ئەوان فیدرالیزم بوو کە توانیان بیچەسپێنن لەو سەردەمەدا. ئەگەر هەڵسەنگانێک وە ئەم 20 ساڵەی ڕابردوو بکەین ئەم فیدرالیزمە چۆن کاری کردووە هەم لە ڕوانگەی یەکێتی و پارتیەوە هەم لە ڕوانگەی خەڵکی کوردستانەوە. ئەو فیدرالیزمە لەسەر بنەمای قەومی و یعنی لەسەر ئەساسی هێز و تەوازنی هێزی نێوان جوڵانەوەی کوردایەتی لەلایەک و ئەحزابەکانی تر لەلایە دامەزراوە هەر لایە لە پێگەی موقعەتی هێزی خۆیەوە پێناسەیەک بۆ ئەم فیدرالیزمە کراوە. ئەم فیدرالیزمە لە بنەڕەتەوە بۆ هەڵوەشانەوەی مافی هاوڵاتیانی یەکسان بۆ خەڵکی سەراسەری عێراق بە کوردستانی شەو دامەزراوە بۆ دابەشبوونی خەڵک بەسەر کاکەیی بەسەر کەمەنەتەوەیی بەسەر ژنان پیاوان بەسەر کورد عەرەب تورکمان بەسەر مەسیحی ئەمانە مەسەڵەن وە بەپێی ئەوە تەقسیمی دەسەڵاتەکان لەسەر ئەساسی ناسنامەیەکی دروستکراوی درۆزنە کە ئەمریکا لە ژێرناوی دیموکراسیە بەخشی بەم لایەنانە. ئەمە بۆیە لە هەر کاتێکە کۆمەلگا لە گوێژا و لە وەزعێکی ناپایدارە ڕاگرتووە کە هەر کاتێ ئەم ئەو کێشەیە تێک بچێ هەروکو بینیشمان لە هەوڵا ئەحزابی کوردی داوای اقتصادی سەربەخۆ و داوای ڕیفراندۆمیان کرد بەڵام دواییش ئەوزاعەکە گۆڕا بە تایبەتی دوای شەڕی تاوابوونی شەڕی داعش حکوومەتەوە تا بەهێز بۆتەوە حکوومەتی مرکزی ڕۆژ بە ڕۆژ ئەبینین کە هەرێمی کوردستان ملکەچە بۆ قەراراتی حکوومەت و دادگای فیدرال ئەمە پرۆسێکە کە زۆر جار قسەمان لێ کردووە سەرنجام مەبەسمۆی ئەم فیدرالیزمە بەرئەنجامی ئەم شەڕە نەبراوەی نێوان قەوم و قەبیلە و دەستە و تاقمی میلیشیایی چ لە کوردستان و چ لە مرکزە وێناکە و ئاکامی ئەم کێشمەکێشەش دیارە بە سڕینەوەی مافی هاوڵاتیان لەباربردنی ژیان و بژێوی نائارامکردنی کۆمەلگایەک کە هەمیشە لە بەردەم هێرش و پەلاماری ئەو لایەنانە بێ کە خەریکن هێز پیاکەن کە خەریکن لە چوارچەوەی ئاڵوگۆڕە سیاسی و جەنگیەکانی ناوچەکە و جیهاندا قدرت پیاکاتەوە. ئەمە ئەو بڵم کە ئەم فیدرالیزمە تەواوەن لە دژی نەک هەر خەڵکی کوردستان بووە بەڵکو لە دژی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی عێراقیش بووە و مەسەلەی قەومی و دنەدانی قەومی لە نێوان کورد و عەرەب هەمیشە چەکێکە بەدەست دەسەڵاتی مرکزەوە کە بتوانێ و لەم سەریشەوە بەدەست ئەحزابی ناسیۆنالیستی کوردەوە کە بتوانێ خەڵک هان بنبیان خەنە پایەکەوە بۆی سیاسەکانی خۆیانیان پێ بچەرخێنن. لە کاتێکا لە ساڵی 2023 بە بڕای من ئەحزابی ناسیۆنالیستی کورد ئەیتوانی دەسەڵاتێکی سکولاری غیرە قەومی غیرە مەزهەبی دیفاع لەوە بکە ئەگەر بەڕاستی جوڵانەوەیکی مەدەنی و پێشکەوتن خواز و ئاڵ و گۆڕبەخش بووایە ئەگەر ئەوان بە دوای قازانج و بەرژەوەندی خەڵکی عێراق و کوردستانەوە بووایە ئەیانتوانی پرسوڕا بە خەڵکی کوردستان کەن کە ئایا ئێوەم فیدرالیزمەتانەوێ نا دیار بوو ئەوان مەسەلەکان نە پێشکەوتنی کۆمەلگای کوردستانە نە مەسەلەیان دیفاع لە مافی هاوڵاتی بوونی یەکسانی خەڵکی کوردستان لەگەڵ باقی شوێنەکانی ترا نە پرسوڕاکرد نەبی خەڵکی کوردستان کە چ سیستەمی هەڵبژێرێ کە دەنگ بابەت چی نە بە پێچەوانەوە ئەوان بۆ ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆیان بۆ ئەوەی کە بتوانن بورژوازی کورد هەم لە کوردستانە بازاری ناوخۆی خۆی کۆنتترۆلکا و سەرمایە بچەرخێنێ و داهات کۆکاتە و گیرفان پڕکە و هەم ببێتە شەریکە بەشیش لە مرکزی عێراقا بتوانێت ئیمکانات پیاکە و ڕێگاکانی بازرگانی و بەرەمێنان بخاتە دەستی خاوەن کار و سەرمایەداران لە کوردستانە ئەوان ئامادە بوون دەستخەنە نێو دەستی ئەم کۆنە پەرستانەی کە خۆیان ناو شیعە و سوننە و ئەحزابی میلیشیایی کە ئێمە دەزانین لەوەتەی ئەوانە لەسەر حکومن خەڵکی کوردستان بەردەوام لەژێر هەڕەشە لەژێر نائارامی لەژێر
نەدانی موچە لە ژێر دواکەوتنی حتا بەشی خۆراک و بەشی دەرمان و فرۆشتنی گەنم و جۆ و ئەو مەناتخانەشی بەتابەتی کە هێشتا ناوچەی جێناکۆکن هەمیشە لە ژێر هەڕەشەی شۆڤێنیزمی عەرەبی و پاکتاوکردن و وەدەرنانان ئەم پێم وایە ئەمە ئەو تەجروبەیە نیشانەدا کە فیدرالیزم بە زەرەری خەڵکی کوردستانە بە زەرەری خەڵکی کرێکار و زەحمەتکێشی عێراقا ئەمە ئەو تەجروبەی ئەم ساڵاوی پیشان ناکە ئەم ئەحزابانە پیشانیاندا کە ئەم ڕێگا چوونەتە پشت سەری ئەم ڕێگا حەلەی ئەمریکا کە ناویان ناوە حکوومەتی دیموکراسی و فیدرالیزمەکردنی عێراق شتێکی تر نییە غەیری ئەوەیە کە ئەوزا لە عێراق بە قازانجی مانەوەی هێزەکانی ئەمریکا بێڵێتەوە و هەوڵ بە ئەمریکا وەک هێزێ بۆ بەڕێخستنی پرۆژەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕاکێشانی عێراق بۆ سیستەمێکی ئەمنی کە تیا ئیسرائیل مەرکەزەتیایە یا لایەنێکی سەرێکیە و بتوانێت لەگەڵ دۆستەکانی وەکو تورکیا و پاکستان و هەر لایەنێک لەو لە سعودیە و هەر لایەنێک لەو لایەنانی کە پێویست دەکە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست کە کۆمپانیەکانی ئەمریکای بتوان بە ئاسانی لە ئیستقرارە بازاڕی خۆیان و سەرمایە گوزاری بکەن و بتوانێت ئەمریکا هێزەکانی خۆی لە بەرامبەر ڕەقیبەکانی خۆیان ئەم ناوچێ بێڵێتەوە ئەمە کولی ئەو سیناروەیە کە بە بڕای من لەم چەند ساڵەیە لە ژێر ناوی دیموکراسی و فیدرالیزمەکردنا تەواو بووە کە دیارە بە زەرەری هەموو ئەو مەئەسات و دەرد و مەینەتێ بوو کە ئاماژەمان پێکرد کە پێم وایە هەر هاوڵاتێکی سادا توانێت لایەنەکانی ببینێ و هەستی پێ بکات ئەو پێگە بەهێزەی کە ئەحزابی کوردایەتی لە نێو حکوومەتی مەرکەزی عێراق و لە کوردستانیشدا هەیەم وەک ئاماژەم پێدا لە دوای ڕووخانی حکوومەتی بەعسەوە لە ساڵانی ئاخیرە گۆڕانکاری زۆری بە سەردا هاتووە و ڕووی لە لێژی بووە بە تایبەتی لە دوای جەنگ دژی داعش هاوزەنگی هێز زۆر زیاتر لە بەرژەوەندی حکوومەتی ناوەندیدا گۆڕاوە ئەمە پرسم ئەم ئاڵوگۆڕە لە چیەوە هاتووە و ئەکرێکی ئاماژەیەک بێ بۆ داهاتوو بەڵێ ئێمە لە قسەکانی سەرەتای ئاماژەمان بۆ کرد کە هاتنە شێوازی شکڵکردنی قوارەی هەرێم پرۆسەیەک بوو لە چوارچوەی ڕێگا حەلی ئەمریکایی و لە بەرئەنجامی لە شرکێشی و میلیتاریزمی ئەمریکا بەرامبەر بە عێراقەوە سەری هەڵاوە ئێستاش هەر ئەو قوارەیە لە ژێر ئاکامی ئەو گۆڕانکاریانەیە کە هەلومەرجی جیهانی و ناوچەیی هێناوێتەکایەوە یعنی بە واتای ترەمێ بڵێم کە ئەو باهۆزە ئەو تەوژمەی کە لە جیهان و دەوڵەتانی ناوچەکە و ئەمریکا بە پلەی یەکەم قوارەی هەرێمی هێنایە لەدایک بوو و ڕێی کردەوە کە ئەحزابی ناسیۆنالیست لە ژێر ڕعایەتی ئەمریکایە مەسیری کوردستانیان پێ بسپێرێ ئێستاش ئەم قوارەیە بە هەمان شێوە لە ژێر ئاڵوگۆڕە جیهانیەکانە کەوتۆتە لەرزە پایەکانی لەرزیوە ئەوژەوەیە کە ئێستا ئێمە بینی هەموو دنیای چەند قوتبیە و هەر لایە کەوتۆتە سەرەوەی کە چۆن بتوانێت ناوچەکانی نفوزی خۆی و پێگەی خۆی لەم ناوچەیە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە عێراقتیا یەکێکە لەلایەنە سەرەکیەکانی قایم کە و بە درێژای ئەم 10 ساڵەی ڕابردوو ئەمریکا ئیستراتیژی نەزمینەی جیهانی و ئەوەی کە دنیای یەک قوتبیکە فەشەلی هێناوە و نەیتوانیوە هەیمەنی خۆی بەسەر دنیا و ڕەقیبەکانیانە داسەپێنێ ئەمە وای کردو دوای چەندین ساڵ لە شرکێشی و ململانێ ئێستا ڕووی لەوە کردووە کە هەوڵە دەن هەمویان ئەم ناوچەیە بە جۆرێک لە جۆرەکان ئارام کەنەوە و حکوومەت ئیستقرار کەنەوە و بەتایبەتی سیستەمێکی ئەمنی کە بتوانێت ئیستقرارێکی نسبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە عێراقێکێکە بێ لە وڵاتەکانی پێک بێنێ و نظامێک بێ کە بتوانێت بۆ لانی کەم 50 ساڵ 25 ساڵ چەند ساڵ بتوانێت سەرمایە گوزاری پێک بێ و ئەم ناوە جارێک تر ئاوەدان بێتەوە لە کۆمەلگای دوای جەنگ دەرچێ و بازاڕی کاڵا و کاڵا و کار و سەرمایە ببوژێتەوە بۆی کۆمپانیا ئەمریکی و ئەوروپایی و ناوچەیەکان لە ڕووکەنە ناوچەکە ئەمە ینی هەوڵی هەموو لایەکە بە تایبەتی ئێران و ئەمریکا دەیانەوێت ئیستقرارێک لە عێراقا پێک بێن هەموو لەسەرمە کۆکن بۆ ئەمە ئەحزابی شیعە هەوڵەدا دەوڵەتێکی مرکزی دروستکە ئیتر ئەو تەوازنەی کە لە سەردەمی دەستورە نەماوە هەوڵەدەن
عێراق وەکو هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراقێکی مرکزی سنترال بتوانێت وەک هەر محافظێکی تری عێراق سوود و ئیسفادە وەرگێ حکوومەتی دەسەڵات و ئەحزابی شیعە و سونە ناسیۆنالیزمی عەرەبی کە هەمویان ئەوازان کە ناتوانن یەکجێ وەکو سەدام حوسێن دەسەڵاتەکانی خۆی بۆ هەرێمی کوردستان دامەزرێنن محافظەت لە خەڵکی ئەوان بێ بە پێچوانەوە بۆیە ناچارن و خەڵکی کوردستان ئەمەیان لێ قبوڵ ناکات بۆیە ناچارن بە شێوەیەک لە شێوەکان ئەم فیدرالیزمە و ئەم قوارەیە وەک لیمۆیەک ئەمەنەی بگوشن بەڵام لیمۆکار بە گوشرایی لەبەردەستیان بمێنێ و هەر بە ناوی قوارەوە بمێنێ بەڵام لە ئەمەلا و لە کردەوەیە هیچ ئەو سەلاحیەتانی کە دەستوری لە سەردەمی دەستورە نەیمێنێ و بە تەواوەتی ملکەج بێ و ئێستا بەکردەوە لەم ماوانەیە بە تایبەتی یاساکانی قرارەکانی دادگای فیدراڵ ئەو نیشانداوە کە ئەو قوارەیە لە شوێنی خۆی نەماوە تا هاتووە سەری تەسلیمی دانەواندووە بۆ مەرکەز و مەرکەز توانیوێتی کۆنتترۆلی خۆی ڕۆژانە بەرە و هەرێمی کوردستان ئەباتە پێشەوە کە لە مەسلەی غاز و نەود لە مەسلەی داهاتەکان لە گومرگەکان لەسەر ئەوە تا ئێستا مەسلە قەزێکاتۆتە سەرەوەی کە ئەبێ هەموو زانیاریەکانی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بچێ بۆ حکوومەتی عێراق ئەو جاموچیان پێدا هەتا دا و دەرمان هەتا پەیوەندەکانی دەرەوە هەتا ئاو کارەبا و هەموو ئەم شتانە هەنگاو بە هەنگاو حکوومەتی عێراق خەریکە کۆنتترۆلی خۆی هێنێ بەرەو هەرێمی کوردستان و ئەم قوارەیە ئیتر ناتوانێت ئەو سەلاحەتانی کە یەکێتی و پارتی بویانە وەک جاران بیان بێ من پێ مەبەسمەوەی کە بڵێم ئاڵ و گۆڕەکان ڕویان لەوەیە و ئیتر کوردستان خۆ بەخۆ ئەبێتەوە بەشێک و ئێستا بەکردەوە ئەم ڕەوەندە دەستی پێکردو و چەنگاویشی ناوە بۆتەوە بەشێک لە عێراق و ئەمە ئیتر بە بڕای من یەکێک لەو ئاکامانەی ئەوەیە کە ئیتر باسی مەسلەی سربەخۆیی کوردستان تقریبا نەباتە دواوە ئیتر ئەو پێویستی لە شرایطی ئێستاە لە ڕوانگەی خەڵکەوە خەڵک ناتوانێت یعنی ئەو داوایی نامێنێ و بەکردەوە لە دەستوری وەزئی ینی پێگەی کوردستان ئەو داخوازیە ئەباتە دواوە و ئێستا مەسلەی تێکەڵبوونەوە و ئەوەی کە خەڵکی کوردستان لە چ شارایتێکە و بە چ هەلوو مەرجێ لەگەڵ عێراقا تێکەڵاو بێتەوە و وەکو حکوومەتێک بێت ئەمە باسێکە کاکرێ لە دواتر لە بەشی دواترا لەسەر مەسلەی ڕێگاچارەکان و چۆنێتی و داخوازەکانی خەڵک و چۆنێتی خەڵک بتوانێت لەم ڕۆتی ئاڵ و گۆڕانەی کە کوردستانی ئلحاق کردوتەوە بە شێوەیە کە ئەحزابی شیعەکان و خودی ئەحزابی کوردشخوازیارێتی ئەتوانین تاوتێ بکەین و لەبارەوە قسەی لەسەر بکەین. من پرسیارم ماوە بەڵام کۆمەڵی پرسیارش لەلایەن بینەرانەوە هاتووە بۆیە من هەوڵەدەم پرسیارەکانی خۆم بۆ بەرنامەی داهاتوو کۆبکەمەوە و لێرەدا سەرنجێک لەسەر سەرنج و تێبینی بینەران بدەین. من هەمویان دەخوێنمەوە ئەوانەی کە هاتوون هەمویان نەبوورە و بژارێکیان لە دەکەم هەندێکیان دەخوێنمەوە ئەوانەی ئێوە بە گرنگی دەزانن وەڵایم بدەنەوە هیوادارم بتوان بە کورتی سەرنجی خۆتانی لەسەر بدەن. سەرنجێک لەسەر مێژووی کارنامەی ناسیۆنالیزمی کووردە کە بریتی بووە لە شەڕ مفاوەزات و حکومی ذاتی. سەرنجێکیش پێی وایە کە ئەوانە ناسیۆنالیستی سەرەتایی واتە ناسیۆنالیستی بیدایی بوون و پرسیارێکیش ڕاستەوخۆ لە ئێوە کە لە ناوەڕاستی نەوەتەکاندا کارتان بۆ سەربەخۆیی کوردستان دەکرد پێتان وایە لەو کاتەدا ئەوە گونجاو بووە ئەگەر لەمانەوە دەست پێ بکەین و فەرمون. بەڵێ یەکەم ئەوە بڵێم ئەمی کە دەڵێ من ناسیۆنالیزمێکی سەرەتایی بە بڕای من ناسیۆنالیزم سەرەتایی و کۆتایی یا کامڵ و گەنج و لاوی نییە جوڵانەوەیکی کۆمەڵایەتیە کانێنەراتی بەشی دەوڵەمەندان و سەردار و بورژوازی کوردەکە ئەم ناسیۆنالیزمە لە سەردەمێکایە کە بورژوازی هیچ جۆرە ئاڵوگۆڕێکی شۆڕژگێڕانە بە قازانجی خەڵک پێی نییە وەکەوەی کە بورژوازی فەڕەنسا لە تاریخ خۆیان کردی ئەوەی بسمارک کردی ئەوەی گاریبالدی کردی حتا ئەوەی ئەتاتورک لە تورکیایا کردی ئەم ناسیۆنالیزمە سەرتاپا کۆنەپەرستە سەرتاپا پاشکۆی هێزە ئیمپریالیستیەکانە و ئامادەیە بۆ قازانج و بەرژەوەندەکانی خۆی
حچی کارەسات و مەسات بەسەر هاوڵاتیانی ژەردەستی خۆی بێنێ و دەست خاتە نێو دەستی تاوانترین حتا وەکو چۆنە لە دز بێنێتە سەر ماڵەکەی خۆی. ئەم ناسیۆنالیزمە ئەوەیە لە دنیای ئەمڕۆیە هەموو ناسیۆنالیزمێکی ئەو نەتەوانەی کە هێشتا کێشیان هەیە لەمە زیاتر نییە. یعنی مەبەست مۆشتێکی چکاگەر بڵین ئەمە تازێ ئەگەر کامل بێت چیە بێ لەمە زیاتر نابێت. ئەوەی کە بەڵێ ڕاستە ئەم ناسیۆنالیزمە هیچ کاتێ داخوازی دەوڵەتی سربەخۆی کوردستانی نەبووە، بەکردەوەم کارەی نەکردووە بە پێچەوانەی ناسیۆنالیزمی فەلەستینیەوە کە بەردەوام لەسەر دەوڵەتی سربەخۆی فەلەستین پێداگرێ. ئەم ناسیۆنالیزمی کوردە بەردەوام فرسەتیشی هەبووە کەم کارە بکات بەتایبەتی لە ساڵی 2003 و ئەم ئاخیانش لە سەردەمی داعش حتا توانی ئەم داخوازیانە بەرجەستە کاتەوە کاری بۆ بکات، بەڵام نەیبووە. هەمیشە بورژوازی کورد بۆ تەبلیغکردن بۆ ڕاگەیاندن و هەڵخڵاندنی باری معنەوی خەڵکی کوردستان مەسەلەی دەوڵەتی سربەخۆ و ئەمانەی مەترح کردووە. ئەجینا بەکردەوە هەمیشە خوازیاری هاوبەشێتی بەشداری و پچڕانی بەشی سەهمی خۆی بووە لە دەوڵەتی عێراقا. ئەوان هەموو ئەڵێنەوە تا ئاخرەکەی هەم مەسعود بەرزانی هەم قوبا تاڵەبانی هەم پاڤڵ تاڵەبانی هەم نێچیروان مەسعود بەرزانی هەموو ئەڵەن کاکە ئێمە ئیستراتیژمان لە بەغایە و ئێمە بەشێکی لە عێراق و لە کاتێکا ساڵانێکی زۆر خەڵکیان بەبان چەپ و عێراقچێتی تۆمەتبارە کرد. ئەمێ بڵێم ئەم ناسیۆنالیزمە هەمیشە هەوڵی ئەدا بۆ شەراکەت لەگەڵ مەرکەزە. هیچ کاتێ لە ناوڕۆکێکی پێشڕە و مەدەنیەت و ئازادی خوازی لەم ناسیۆنالیزمە نییە. پشت دەبەستێ لە فەرهەنگا بە دواکەوتترین فەرهەنگ لە قوانین و سیستەمی ئیداریە دواکەوتترین نەوعی کە ئەوەی حکوومەتی بەعسێ ساش لە کوردستان لە قانون کارە لە قانونی مەدەنیەتە لە قانونی ئەحوالی شخصیە هەموو هەر ئەسلەکەی چێتەوە سەر و قانونانی کە حکوومەتی بەعسێنایەتی لێەوە ئەگەر درێژیان کرد بێتەوە. بۆیە بەردەوام ئەو ملاحەزەی ئەو برادەرەی کاڵێ بەردەوام مەسەلەکەیان شەڕ مفاوەزەش مفاوەزە بووە، یعنی مفاوەزەیان کردووە بۆ ئەوەی دەستکەوتیان بێت، شەڕیان کردۆ بۆی بچنە مفاوەزەوە. ئەمە دەورەیە بۆ بەردەوام ئەگەر تاریخی ئەم ناسیۆنالیزم بخوێنیتەوە شتێکی گیانیە لەوەی لەسەرەوەی ئێمە بەڵێ ئێمە ئەو کاتانە بەحسی سربەخۆی کوردستانمان بۆ ئەو بوو کە کوردستان لەو سەرگەردانیە دەرچێشین، کۆمەلگایە دروست ببێ، هەلومەرجێ دروست بێ کە خەڵک بتوانێ تایە بە ئازادی خەڵکی کوردستان پرسوڕای پێ بکرێ کە بە ئازادی چ نیزامێکیەوێ. ئێمە لەو کاتەیە پێمان وا بوو هەتا ئەو کاتێک کە حکوومەتی بەعز ویا حکوومەتێکی قەومی مەزهەبی لەسەر کار بێ لە عێراقا مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو نییە بۆیە ڕێگای ئەوەیە کە بچێت جابێتەوە دەوڵەتی خۆی دروستکە. دروست سەر ئێستا ئەوە تا چونکە حکوومەتێکی قەومی مەزهبی لە عێراقا هەیە ئەوە تا لەسەر مەسەلەی موچە ئەڵێن ڕێکەوتون ئەڵێن دادگای فیدراڵ هەردوو حکوومەتەکەی وابەست کردووە کەچێەوە تا هەر ڕۆژەی کایە ئەکەن و هەموو جارێک موچەی مانگێکەکەوێتە ئاخری مانگێکی ترەوە. یعنی مەبەستم وێ بڵێم ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم نەبوونی حکوومەتێکی سکولار لەسەر ئەساسی مافی هاوڵاتیانی یەکسان بۆ هەموو هاوڵاتیان و ئەو مافە با بە خەڵکی کوردستان کە ئایا ئازا ئەوێ بژی پێکەوە ژیانی پێکەوەی بکە یا ئەوێ دەوڵەت دروستکە. ئەمن تا ئەم حکوومەتانە ئەم شێوان نەبێ بە بڕای من ئەم کێشمە کێش و کێشانە ئەبێ بە تایبەتی لە ساڵانی نەوەتەکان تا ساڵی 2003 و دوای ئەویش بە بڕای من فرسەت هەبوو کە کوردستان بەرەو دەوڵەتێکی سربەخۆ بڕوە بەداخەوە ڕێفراندۆمێکرا بەهۆی ناپەیگیری بەهۆی بەرژەوەندی و خاڵە زەعیفەکانی ئەو ڕێفراندۆمە کە لە دەست پارتیا بوو خەڵک خۆی وەک سەفێکی مستەقل ئەم داخوازی نەکرد و نەهاتنە پشت سەری سیاستەکانی ئەمە ئەوە ئەنجامەکەی لە لوتکەیە تەسلیمیان کردەوە سەریان دانەوان بۆ دەوڵەتانی منتیقا بۆ ئەمریکا بۆ حکوومەتی عێراق. ئێمە پێمان وایە ئەو سیاستانە حق ئەو ڕووداوانە حەقانەتی ئەو سیاستی ئێمەی سەلمان وە کوردستان ئەگەر لەو دەورەیە ببووە بە دەوڵەتێکی سربەخۆ ئەتوانرا دەسەڵات و حکوومەت و نیزامێ دامەزرێنێ کە خەڵک محتاجی ڕاکردنە دەرەوە نەبووە، خەڵک تیرۆر نەکرایە، محتاجی نان و ئاو ئازادی نەبووە بۆ شێوەی کە بووی ڕێگە بگیرایە لە دەخاڵەتی هەر ڕۆژەی دەوڵەتانێک کە تا ئێستاوە تا 30 بۆ 50 کیلۆمەتر تورکیا و ئێران
لە سنوورەکانی کوردستانان ئەو تاکە هیچ ئارامیەک لەژێر درۆنەکانی ئەم دەوڵەتانیان نەماوە بە بڕای من ئەو سیاسێکی دروست بوو و ئێستاش ئەگەر بمانەوێ من پێم وایە گەر بمانەوێ کۆمەلگای کوردستان بەرەو کۆمەلگایەکی دامەزراوی مەدەنی کە خەڵک اختیاری تای بوێ کراوەیە و ئەکرێ ئەمە لە بەرنامەکانی داهاتووە چۆن بگەین بەم ئامانجە زیاتر تاوتۆ بکەین لەگەڵ گوێگران و بیسەرانی بەرنامەکەیەوەدا بە هیوای بتوانین لە بەرنامەکانی ئایندەدا زیاتر لەسەر ئەم تەوەرە قسە و باسکەین هەروەکو ئاماژەمان پێدا ئەم بەرنامەیە لە دوو بەش پێک هاتبوو ئەمە بەشی یەکەم بوو بەشی دووەمی دەکەوێتە هەفتەی ئایندەوە لێرەدا خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس کە ماندوومان کردیتوە لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس بۆ ئێوە و هیوادارم بەرنامەیەکی باشمان پێشکەش بە گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤی کردبێت سپاس ماندوو نەبن زۆر سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوەش بینەرانی ئازیز کۆمەڵە سەرنج و تێبینی تر هاتوو بەداخۆ نەمانتوانی هەمووی تاوتۆ بکەین چونکە پتر لە نیوز کاتژمێری پێچوو ئەم چاوپێکەوتنە وە گوتمانەمە بەشی یەکەمیش بوو هەفتەی ئایندە بەشی دووەمی ئەنجام دەدەین بەڵام لە بەرنامەکانی ئەمڕۆماندا جارێت تاوتۆکردن لەسەر دۆخی غەزە و پلانی ئاشتی لەلایەن بایدن و ئەمریکاوە لە بەرنامەکانی ئەمڕۆماندا ماوە لاگەڵمان بمێنەوە بەڵای بینەرانی ئازیز لە غەزە زیاتر لە 8 مانگە بردومان و جەنگ بەردەوام بووە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بەرنمەیەکی بۆ ئاشتی ڕاگەیاندووە لەسەر ناوەڕۆکی ئەم ئاشتی نامەیەوە هەروەها گەیشتن بە ئاشتی لە غەزە بەرنمەیەکمان دەبێت لەگەڵ مستەفای یونسی مستەفای یونسی ئێرد باش و سپاسکە لەگەڵمانیت ئەگەر میوتەکەی لا بەرن سپاس گوزارە بم بەڵێ ڕاو لە خۆت و لە هەموو بینەراری ئەو بەرنامەیە زۆر سپاس پێشەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی ئەم ئاشتی نامەی کە لەلایەن بایدنەوە پێشنیار کراوە ئەمێ پرسم کە لە نۆمانگی ڕابردووتە دوای ئەوەی کە ڕووداوی کارەساتی 7 ئۆکتۆبەر ئەنجام دراوە بە دوایدا بردومان و جەنگ لە غەزە چەند جارێک هەڵدراوە لەلایەن قەتەر و سعودیە و میسر و چەند وڵاتێکی ترەوە کە ئاگر بەست لانیکەم بە ئەنجام بگەیرێت بەجیا لە یەک جاری کورتی چەند ڕۆژیدا نەتوانراوە تەنانەت ئاگربەستێکی کاتیش بە ئەنجام بگات لە ڕوانگەی ئێوە بۆچی ئەم جەنگە هێندە درێژەی کێشراوە و نەتوانراوە ئاگربەست بە ئەنجام بگات یەکەمەوەیە کە هەرەوەی کە هیچیان پێ نەکرا خەڵک هەر بردمان کران خەڵکی زۆر کوژرا و ماڵی تێکچوون نیشانیدا کە بەڕاستی هێز و توانایی و دڵسۆزی ئەو دەوڵەتانە بۆ خەڵکی منتەقە بۆ خەڵکی فەلەستین بە تایبەتی بای فلسێکە ئەوە لە هەمووی مهمترە نیشانیدا کە ئەو حەولی تەقەلای دەیدەن بەڕاستی زۆرتر بۆ وەڕێخستنی معاملاتی خۆیانە دەگەڵ ئەمریکا و دەگەڵ دەوڵەتی ئیسرائیلیش ئەمە یەک شتەیەژەوەی کە دەبێت فکر لەوە بکەینەوە بزانین ئەو شەڕە بۆ دەستی پێکرد و بۆ وایان لێ کرد لە وەزیەتی منتەقەی میدڵ ئیست یا خاوەرمیانەدا شەرقۆڵ ئەوسەد وەزیەتێک کە هاتوتە پێشێ بە شەڕێکە لە سووریە کراوە بە شەڕێکە لە عێراق هەیەوە بە کێشەیە کە لە دەوروبەری فەلەستین هەیە ئەمریکا بە تایبەت کە هەمیشە هێزی باڵادەست بووە لەو مەتەقەی بە هاوکاری و حمایەتی ڕاستە و خۆی دەوڵەتی ئیسرائیل بەڕێک لە بەرچاو زۆر وەک جاران نەما وەک توانایی وەک جاران نەما کە تاقە هێزبی لە منتەقە و تەسمیم بگری دەرنەتیجە شەڕێک کە دەستی پێکە لەلایەن حماسەوە بۆ دەوڵەتی ئیسرائیل و حتا بۆ خودی ئەمریکاش لە هەمویان مهمتر بوو بەنان و ئەو کە جارێکی دیکە هێزی خۆیان هێزی توانایی خۆیان هێزی مستی خۆیان هێزی بۆمبەکانیان هێزی ئەوەی کە تا چەندە دەڕق و پیسن بۆی کە سیاسەتی خۆیان بەرنە پێشێ ئەویان نیشاندا و دەستیان پێکرد و هەتا ئەو سعاتەشە ئیدامەی هەیە بۆیە زیاتر لە 40,000 کەس کوژراوە جارێ هەر خەریکی ئەوەین ئەو تەرحی خۆی دەدا ئەو قسەی خۆی دەکا
هێشتا هیچ کارێکی جدیان نەکردووە بۆی کە بتوانن پێش هەموو شتێک ئەو ژیانە تاڵی و خوێنبارەی کە بەسەر خەڵکی فەلەستین تعمیل کراوە ڕایگرن بۆیش هەر ئیدامەی هەیە درێژش دەبی جارڕاناوەستی ئەبەو شێوەیە ممکنە بە جۆرێک بیگۆڕن وەلی ئەو قسەی کە جۆرج بایدن ئێستا کردوێتی و بە ئیسلاح تەرحی سڵحی پێداون بەشێکە بەڕاستی لە ئەو حەولەی کە بە ئیسلاح بڵێن کە بەڵێ ئێمە لە منتەقەی هەین ئێمە دەسەڵاتدارین ئێمە قسەی خۆمان دەکەین و قسەی ئێمە دەیباتەوە بۆیش ئەلعان جارێ هەر خەریکی ئەو نوع معاملاتن هیچی بەڕاستی بەداخەوە ڕەبتی بە ژیانی خەڵک بۆ دڵسۆزی بۆ خەڵک و بۆ ئەوەی کە ئەو هەموو منداڵە وردەی کە لەو شەڕەدا تێدا چوو تێدا دەچن وردەوە دەچە بە لە حاز فیزیشی چ بە لە حەز فکری و ڕەوانی بۆ داهاتووشیان کەس لەمیەوەی نییە کەس فکر لەوەی ناکاتەوە بیر لەوەی ناکاتەوە چون مشکلیان نییە دڵسۆزی خەڵک نین بۆش ئیدامەی دەدەن هەر کەسە بە شێوەیەک ئیدامەی دەدا بۆی کە هێز و توانایی خۆیان و دەسەڵاتی خۆیان قدرەتی دەسەڵاتی خۆیان لە منتەقە نیشان لەسەر ئەم پێشنیارەی بایدن هێناوێتە گۆڕەکە لە پێشە ئاگربەستێکی کاتی بکرێت ئەوانی کە بەدیلگیراون ئازاد بکرێنەوە هەتاوەکو لە درێژماوەدا بگات بە کۆتایی هێنانی جەنگ بە یەکجاری واتە بە گەیاندن بە ئاشتی لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە سەرەتاوە باسکرەکە هەردوو لە پێشوازی لەم پێشنیارە دەکەن بەڵام تا ئێستا بە ئەنجام نەگەیشتەوە و دواتریش ئیسرائیل وتوێتی هەتاوەکو حەماس کۆتایی نێت نە ئاگربەست نە بە ئاشتی ناگەن سەرتا لەوە دەست پێ بکەین دواتر دێمە سەرەوەی کە ئاخۆ ئەمەیان چەندێک ئیمکانی هەیە بەڵام ئەم پێشنیارەی کە لەلایەن ئەمریکاوە کراوە ئەتوانێت ئاشتی بەرقەرار بۆ دایمی بێنێتە ناوچەکەوە ئەگەر ڕاست بکەن بڵێ ئەگەر ڕاست دەکەن ئەگەر بەڕاستی دەفکری ئەوەیدان کە ئەو وڵاتە لە بەی نەچی ئێستا خاپور کراوە ئەو ژیانی سەدان هزار و چەند میلیۆن نەفەر خەڵک بەس بە پێی سیاسەتی دەوڵەتی ئێستای ئیسرائیل نەچیتە پێشێ و لە بین نەچی بەڕاستی کار یەک ساعتە یاعلامی دەکەن و هەر ئەو ماوەیەش کە بەئیسلا ئەو دەوڵەتی ئەمریکای کە کوتوێتی و ئەو تەرحەی داوە مرتب هەموو ڕۆژێ سلاح و بۆم بۆ هەموو شتیان پێداون بە ئیسرائیل بۆیش یەک زەڕەجەی متمانەنی ئەو قسەی دەوڵەتی بایدن دەیکا ئەگەر ڕاست دەکەن بابیکەن هیچ شتێک لەوە مهمتر و هاسانتر نییە کە بڵێ باوجان لەو ساعتێرا تەقە مەمنوعە ئەی بۆ دەیکەن ئەی ئەگەر ڕاست دەکەن بۆ لەو وەختەیدا و لەو کاتەیدا کە بە ئیسلاح تەرحی سولح دەدەن یا تەرحی ئاگربەست دەدەن ئەی بۆ ئەو مسلاح و مهماتی تەقدیمی پێشکەشی دەوڵەتی ئیسرائیل دەکەن کە ئەو خەڵکی پێ بکوژی و بەردەوامیشەیە هەمووش دەزانن هەموو خەڵکیش دەزانی و خەڵکی دنیاش دەزانی مەزورمەوەیە کە مشکل ئەوە نییە کە نەتوانن ڕایگرن مشکلەوەی نیان هەوێ ڕایگرن بە قازانجیانە هەر ئەو ماوەی دەوڵەتی ئەمریکای دنیایەک بە ملیاردها سلاح و بۆم بۆ هەموو شتێکی جیالەوەی کە بە دەوڵەتی ئیسرائیلی فرۆشتووە بە دەوڵەتەکانی دراوسێکی فرۆشتە بۆی کە بە ئیستلاح بڵێن خەتەر هەیە لەو منتەقەیە هەرەوە بۆ خودی بورژوازی لە ئەمریکادا قازانجشی یەکجار زۆر گەورە و مێژوویە بەڕاستی یعنی نان هەوێ بەڕاستی حەلیکەن نان هەوێ خۆی لێ نادەن لە ڕووی غەمی خۆیان بۆ خەڵک نییە ئەگەر حەولێکیش بدەن زۆرتر لە ڕووی ئەوەیەوە کە بتوانن مەسەلەن دەگەڵ دەوڵەتی ئیسرائیل پێک بێن کە بڵێن باشە ئەتۆ ئەگەر دەست لەوە هەڵدەگری مەسەلەن ئێمەش ئەوەت پێ دەدەین ئەوەش دەکەین نانی گەران مەبە ئێمە هەر دەگەڵ تۆین ئەو قسانیان هەمیشە کردو کە ئێمە حمایەت دەکەینی حمایەتی کامل دەکەین لە دەوڵەتی ئیسرائیل ئەگەر وایە جێ چه قسەیەکەیە کە بڵێن ئێمە دەمان هەوێ ئاگربەز ڕاگری ئاگربەز ڕاگرتن لە هیچ جێیەکی سەخت نییە ئەگەر بتەوێ چه دەوڵەت بێ چه حیزبی سیاسی بێ وەلی مەسەلەوەیە ئەوانە ئەبەو شێوەیە دەیان هەوێ بیکەنە بازاری معاملاتی قسە و قسەڵۆک بینی دەوڵەتەکان ئەو دێ بۆوێ ئەو دەچی بۆوێ ئەو دەچی بۆوێ ئەو ئەبەو شێوەیە ئەوە هەژمانگە ئیدرێژەی هەیە و خودداش زانیا شەژمانجی هەتا چەند مانجی دیکەش هەر بەو شێوەی ئیدامەی دەبی بەدبەختی فقط بۆ خەڵکەکەیە چارە ڕەشی بۆ خەڵکەکەیە و تێداچوون بۆ خەڵکەکەیە دەنا نە ماڵی بایدن خرا دەبین نە ماڵی نەتانیاهو باقی حاکمەکانی لە منتەقەی
بەڵام ئەگەر لەسەر و مەرجەی ئیسرائیل قسە بکەین کە وەختێک ئاشتی بەرقەرارە بێت کە حەماس کۆتایی پێهاتووە ئەمە ئیمکانی هەیە و ئەگەر بەڕاستی ئەمە یعنی مەرجە بێت و هەتاوەکو ئەنجامدانی بڕاتە پێشەوە بەکردەوە چی ئەگەیەنێت؟ یەکەم شت ئەوەیە کە خودی دەوڵەتی نەتانیاهو ئەوەی دەزانن کە حماس لە بین نابردرێ. حماس هێزێکی چەکداری پولداری دژی بەڕاستی خەڵکی فەلەستینیشە نە خەڵکی ئیسرائیل کە بۆ قازانجی ژیرفانی خۆیان دەکەن و بەشی زۆریشی و داردەستی دەوڵەتی ئێرانن. هەتا کێشەی ئێران و ئیسرائیل دامێ هەوێ حماس دەبی ئەگەر دنیاش خراپی. حماس هەر هەیە حماسیان پێ لەبەی ناچی و ئیسرائیل ئەگەر ئەوە وەک شەر دادەنێ دەزانی کە ئەوە ناکرێت بۆیە ئەوە وەک شەر دادەنێ. ممکنە سبێنێ دە معادلاتی سیاسی نێوخوااندا مەسەلە نێوی حماس بگۆڕن بە شتێکی دیکە وەلی هێزێکی لەوێ کە داردەستی ڕاستە و خۆی ئێرانە بۆی کە بتوانی دەگەڵ دەوڵەتی حاکمی ئێستای ئیسرائیل کێشە هەمیشە بەردەوام ببی و بەردەوام ڕای بگری بلەخەرە حیزبە دەبی ئەو جریانە ئەو گروهە سیاسی هەر دەبی. یعنی بۆیش ئەوەی کە هەیە بەڕاستی دەوڵەتی ئیسرائیل ئەگە وایکتوێت دەزانن کە ناکرێت دەزانن کە ئیمکانی نییە و شتێ هەروەگەوەیکە حماسیش بڵێ مەشەر ڕادەگرن بەو شەرتەی دەوڵەت لە ئیسرائیل نمێنی کە ئەوەش ناکرێت. بۆیش ئەوەی کە مهمە ئەوەی کە گرینگە بەڕاستی حاڵی بوون و دەرەکردنی ئەو مۆزوعەیەکە ئەو هێزانە بە هەمویان یەک زەڕەبایی سەر تۆسقاڵێکیش دەردی خەڵکیان نییە ناڕحەتیەوەی نی خەڵک چی بەسەردێ شارێک تەواو وێران بۆ بەڕاستی چەند ئەوە غەزە بوو کە وێران کرا ئێستاش نۆرەی ڕەفەحا خدا بەرحاڵیت کەس نازانی سبینێت شارێکی دیکە ژوارە دەکەن وەلی ئایا لە هەمووی ئەو دەوڵەتانەی دەوروبەریش حتا کە دەگەڵ دەوڵەتی ئیسرائیل ئەو هەموو معاملاتی اقتصادی دەکەن و دەشیکەن ڕۆژانەش دەیکەن نەک ماوەی جارێک هیچ دانیان یەک دانە لەو قەراردادانەشیان ڕاگرتووە نەخێر ئایا قەراردانیان فەسخ کردوتەوە کەنسەلیان کردووە نەخێر بۆی کە مشکلی ئەوان خەڵکەکە نیە مشکلی ئەوان جیرفانی خۆیانە جیرفانی هێزە حاکمەکانە کە بورژوازیە لە هەر وڵاتێک هیچی دیکان پێ ناکرێت ئەوەی کە ئەمریکاش دەیکا بەڕاستی لە ڕووی دڵسۆزی بۆ خەڵک نییە بەشەشی زۆری ئەوەیە کە هێشتا بیهێوێ نەخشی خۆی وەک هێزی دەسەڵاتداری قسەکەری ئەسلی لە منتەقە نیشان بدادەنا مشکلی ئەوە نییە کە شەرەکە ڕاوژیرە ئەس قزا خۆی پێشترش وتم دەوامی شەر قازانجی ئەمریکای کەم تێدانیە و زۆریشی تێدایە بۆ ێش دەیانەوێ لەلایەک دڵی بە خەڵک بەوەی خۆشکەن بڵێن ئەهاوە ئەمریکا هاتە نێوانێ و دەیهەوێ شتێک کە لەو لاشەوە مسەڵەن ئەو جار بڵێنەوە خەتای ناتانیاهویە خەڵام خەتای فلان کەسیە کەوانە یەک مەوزوعی دیکەش زۆر مهمە کە دەبێت بزانین و جێی سەرنجە ئەوەی کە دەوڵەتی بایدن هاتووە و کارێک کردووە لە وڵاتانی بە تایبەت غەربی بزوتنەوەی دژی ئەو شەرە بزوتنەوەی نەفرەت لەو کارێک کە دەوڵەتی ئیسرائیل دەیکا هەروە گەورەیە هەروە بەردەوامە شار نەماوە لە ئەمریکای دانشگا ئەسلیەکانیان داگیر نەکرێت لەلایەن خوێندەوارەکانەوە هەر لێرە لە تۆرۆنتۆی 3 ڕۆژ پێش یەک دانە ئیستگای شەمەندەفەری مرکزی هەیە کە داگیر کرا لەلایەن ئەو گەنجانەوە کە خەڵک چوون تێبابە بەسە ئەو هەموو خەڵک کوشتەی ناوێت ئەوانە ئەو بزوتنەوەی دەبینن و فشاریشیان بۆ هاتووە بۆ ێش دەیان هەوێت بەو بزوتنەوەی نیشان وا پێ بڵێن کە بەڵێ نیگەرانمە بن ئەمەوە خەریکی تەرحی سولح دەدەین ئەوە نازانم خەریکیەوەن مزاکرە وەڕێخین بەشێکی زۆریش بەڕاستی ئەو کارێک کە بایدەن دیکە ئاواش هەڵایان لە ساز کردو کە من خوێنمەوە شتێکی واژ نییە بەڕاستی بەشێکی ڕوو لە وڵاتانی خۆیانە کە لێرە ئەو خەڵکە و ئەو بزوتنەوەی کە نەتەنها ئەوەی کە دێتە سەر شەقام و تەزاوڕاتەیە کە هەموو شەمبێک هەیە بەڵکو داگیرکردنی دانشگا ئەسلیەکانی ئەمریکای و ئی کانەدای ئەوانە لە ئیتالیاش دەستی پێکردووە لە ئەوانە لەوەی نیگەرانن کە لە نەکا وەک دەورانی شەڕی ویەتنام لە ژێردەستیان دەرچی و ئیدی بتەقیتەوە و تەواوی کۆمەڵگا داگیر بکە نیگەرانی ئەوەن ترسی ئەوەن بۆیش دەیان هەوێ بە جۆرێک دڵی ئەو خەڵکە دڵی ئەو بزوتنەوە گەورەیە
کە لە وڵاتانە هاتووە بە جۆرێک نەرمکەن بڵند نابا بەوانی ئەمەژەوە خەریکین سازشێک دروست بکەین و شەڕ نەمێنی. دادگای نێودەوڵەتی لە های پێدەچێت کە بڕیاری دەستگیرکردن بۆ نەتەنیاهۆوە وەزیری بەرگری ئیسرائیل دەربکات. ئاخۆ ئەمانە فشارێکی زیاتردادنێت لەسەر ئیسرائیل تاوەکو ئەو بەرنامەیە کە هەیەی بۆ کاولکردنی یەکجاری غەزە پاشەکشە بکات؟ پێم وانە بۆ بەدەلیلەوەی کە ئەوە یەکەم جار نیە دادگای بینەلمللی ئەو کارانە دەکات لە دژی کەسێک، وەلی هیچ وەختێک هەتا ئەوڕۆ هەر کەسێک دادگای بینەلمللی محکمەی بینەلمللی لە لاهەی قەرارێکی داوە بەڕاستی هەمووی بۆتە قوربانی ئەو معاملاتە سیاسیە بینی دەوڵەتەکان دەکرێت. بۆیش وەختێکە دادگای لاهەوە ئەو کارێک کردووە شخصەن پێم وایە بەشێکی زۆری بەڕاستی ڕووی لە وڵاتانی خۆیەتی، چونکە ئەوانە لە وڵات هایەکەن کە حقیقەتەن خەڵک تا ئێرە تا دەمیان هاتووە نەفرەت و بێزاریان لەو شەڕ و کوشتارە خۆیان نیشانی دەدەن، بەشی زۆریش نیشان نادەن، وەلی هەر ئەوەندەی کە خەڵک دەزانن، ئەوەندەی کە لە کۆمەلگادا ئاشکراوە دەوڵەتی ئیسرائیل چ جنایەت هایەکی گەورە و بەرین دەکا لە دژی ئەو خەڵکە بۆ خۆی لەنێو ئەو کۆمەلگانەدا هێزێکی ئەوەی بەوجود تێناوە. بۆیش لایەک بایدن قسەی وا دەکا دەڵێ ئێمە دەمان هەوێ کار بکەن، لایەکی دیکەش دادگای لە هاوکار دەکەن. دەنا ئەگەر ڕاست بکەن ئەگەر بیکەن گرتنی نەتانیاهوو مەسەلەن و هێنانی بۆ محکەمەی زۆر سەخت نییە، وەلی مەسەلەوەی ئەوانە هەمووی ئەمن پێم وایە کایەی سیاسیە بە ژیانی خەڵک، کایەی سیاسیە بە بیرروبۆچوونی خەڵکە بێزارن لەو شەڕێت، بەڕاستی بێزارن، بەڕاستی ماندوون، بەڕاستی ناڕحەتن خەڵک لە هەر شوێنێک لەگەڵ هەر تەمەنێک و هەر ئینسانێک قسە دەکەی یەک مەوردیش پەیدا ناوی کە تەرەف پێت بڵێ مەسەلەن ئەوە دەوڵەتی ئیسرائیل کاری چاک دەکات، وەلی هەموو ناڕحەتی خۆیان بێزاری خۆیان لەو شەڕە، لەو هەموو کوشتارە، لەو هەموو ناحەقیە و لەو نێو هەموو مڵهوریە ئاشکرایە دەردەبڕن. بۆیش دادگای لاهەش هەر وەک براتشکۆڵەی مەسەلەن قسەی جۆ بایدن ئەو نەوەدایان هەوێ ئەو کایە بە فکری و بیر و بۆچوونی خەڵک لەنێو کۆمەلگا بکەن. دەنا پێم وایە غێر ئەز ئەوە هیچ شتێکی دیکەنی ئەگەر باە ئەوە یەکەم جار نییە دەوڵەتی ئیسرائیل جنایەتی وا دەکا، ممکنە بەقەت گەورەتر لە جاران بی، وەلی جنایەتی دیکەشی کردو. جنایەتکار زۆرن، چێها حاکم هەیە کە دەوڵەتی کە دادگای یا محکمەی بینولەلی نەیانناسی و بە ئیشتیای خۆی و ئەو جوورێککە ویستویەتی و بە قازانجی خۆی و حیزبەکەی و جناحەکەی بووە قەتڵعامی نەکردووە. لە ئێران نەکراوە، مەسەلەن لە سووریە نەکراوە، لە تورکیە نەکراوە، ئەی بۆ لە جیەوانە کارێکی واناکەن، هەتا نێویشیان نایەن بە خاتیوە کە دادگای لاها بەشێکە لە معاملاتی کایەی سیاسی بە بیرروبۆچوونی خەڵک. بەڵام بابەتێکی تر کە زۆر گرنگە و ڕەنگە بتوانێت فەزایەکی تر لەم دۆخی خەزی فەڵەستین دەبێنێتە پێشەوە، ئەویش دانپێدانانی فەڵەستینەوە وڵاتێکی سەربەخۆ لەلایەن چەند وڵاتێکەوە کە هەفتەی ڕابردوو سێ وڵات کردی و ئاخرینیشان دوێنێ سلۆڤێنیا بوو کە لە پەرلەمانەکان دەدانیان نەبەوەی کە فەڵەستین وڵاتێکی سەربەخۆیە. ئەمەیان دەتوانێت چی ڕێڕەوێکی نوێ لەم مەسەلەی فەڵەستین و ئەم گرفتی نائارامی دەیان ساڵە بوونی هەبووە بگۆڕێت. ئەگەر ڕاست بکەن و ئەگەر ئەو سێ چوار وڵاتە بەهێزبانە قسەی باشیان کردبایە کە یا ڕەیەکەیان بیباتەوە لە سازمانی ملەتدا، بەڵێ فکری چاکە ببورن خەڵکی فەلەستینی وەک خەڵکی هەموو وڵاتانی دیکە حەقی دەوڵەتیان هەیە، وەلی شەخسەن پێم وایە ئەوەی کە سێ چوار دەوڵەتی چکۆڵەی ئوروپایی کە هیچ نەقشەی تایبەتیان لە سازمانی ملل و لە تەغیر و تەحولاتی شەرقل ئەوسەدانیە دیسان هەر وەک جریانی دادگای لاها و هەر وەک قسەکانی بایدن و یا وەک تەرحی بایدن بەشێکل لەو کایە سیاسی کەوڵەبا بە ئەوەندە نەفرەتە لە ئیسرائیل مەکەن، مەچون دانیشگایەکان داگیر مەکەن، نازانم هەموو هەفتەیەک مەچونە سەر شەقام شەمبانە بۆتە عادەت لە هەموو شوێنێک کە خەڵکێکی بە 10,000 و 100,000 دەستنە سەر شەقامەکان. بەڕاستی ئەو دەوڵەتانش
بە نەوعێک دەیانەوێت ئەو پەیغامە بدەن بە ئەو خەڵکەی خۆیان کە ئەوە وانە هەموو بەدژی خەڵکی فەلەستین نین ئەوە نییە ئێمەش مەسەلەن داوامان کردووە وڵاتەشی سەر بە خۆیانەبی ئەگەر ڕاست دەکەن ئەگەر قبولیانە دەی با ئەو مەسەلەی بێنن بە کاری 2 سەعاتە لە سازمانی ملل قبولیکەن و تەواویکن و ئەو دەمێت بە ئیسرائیل بڵێن بە زەحمەت بڕۆ دەرێ و ئەوانە دەوڵەتی خوانەیە وەلی ئەوانە هەمویان کایەی سیاسیە پێشترشتم بە بیر و باوەڕی خەڵک کە بەڕاستی ئەو مەوجە ئەو هێزە زۆر عەجایب بەرینەی کە لە وڵاتانە کۆبووتەوە هاتۆتە سەر شەقامەکانیش هەر ئیدامەشی هەیە هەمویان لەوەی نیگەرانن ئەوە بتەقیتەوە کۆنتڕۆلیان لەدەست بدەن ئەگەر کۆنتڕۆل لەدەست بدەن بۆ خۆیان دەزانن نەتەنیا مەسەلەی فلستین حەل دەبی بەڵکو چارەنووسی خۆشیان دەکەویتە مشکلەی گەورە بۆیش پێم خۆشە وەک فەردێک پێم خۆشە نەتەنیا 300 دەوڵەت پەیدا بن 30 دەوڵەت پەیدا بن 200 پەیدا بن ڕێی بدەن دەنگ بدەن بەوەی کە مەسەلەن خەڵکی فەلەستین بەڵێ دەوڵەتی خوانێ زۆر باشە ئەگەر ڕاست بکەن وەلی ئەوەش بەشێک لە کایەی غەربە بورژوازیە لە غەرب دەگەڵ بیر و بۆچوونی خەڵک لە نێو وڵاتی خۆیاندا و لە سەطحی بینەرمەلەلیدا کە لە دژی ئەو شەڕان لە دژی ئەو هەموو کوشتار و بێڕەحمی و ملهوڕیان کە لە دژی ئەو خەڵکە بێدەسەڵاتە دەکرێت دوا پرسیارم ئەوەیە کە ڕێگە چارەی واقعی بۆ کۆتایی هێنان بەم جەنگ و ستەم و نائارامیە فەزای نائارامی کە 70 ساڵ زیاترە خایاندوێتی چی ڕێگە چارێکی کارساز لە ئارادا هەیە ڕێگات چارەی ئەوەی پێشتریش ئیشارەم پێکرد زۆر ڕاحەتە کاری 1 سەعاتە ئەگەر بیان هەوێ ئەویژەوەیە کە ڕابگەێنن و قبولی بکەن خەڵکی فەلەستینی وەک خەڵکی ئیسرائیل وەک خەڵکی وڵاتانی دراوسێ حەقی هەبوونی وڵاتی خۆیان هەیە و زۆر پسنە پای ئەوە کە دەوڵەتی خۆیان تەشکیل بدەن ئەوانیش وڵاتی خۆیان هەبی ئەو دەم وەک وڵاتێک دەگەڵ ئیسرائیل معاملەی خۆیان دەکەن جایری پێیان خۆشە دۆستایەتیان دەبێت پێیان خۆشێت هەر دوژمن دەمێنەوە وەلی یەکێک لە مهمترین گرنگترین و بنەڕەتیترین ڕێگا حەلەکانەوەیە کە ئیجازە بدەن هەم خەڵکی فلستین وەک خەڵکی ئیسرائیل و حەقیانەیە خەڵکی فلستینی ژاو حەقیان هەبی کە دەوڵەتی خۆیان تشکیل بدەن خۆیان تەسمیم بگرن لەسەرەوەکە چۆن بشین و دەگەڵ چێ بژین ئەوە بەشی ئەسلی وەزیەتەکە لەوێ وەلەوەش مهمتر ئەوەی کە دروستە توکتت 70 ساڵە درێژێ هەیە ئەوە بۆ جوابی 70 ساڵەکەی وەری هەر ئێستا باتەوەجە بە ئەو جنایەتە زۆر بەربڵاو و بێساحبەی کە لەوێ دەکرێت یەکەم هەنگاوەیە کە ئیسرائیل بەبێ هیچ شتێک وە دەوڵەتی ئامریکاش کە هێزی خۆی بردوێتەوە ناوچەکە دەبی بەبێ هیچ شەرت و شروتێک لەو خاکە بچنە دەرێ بچنە سەر وڵاتی خۆیان جا لەوێ مزاکرە دەکەن قسە دەکەن یا قەت قسە ناکەن کەیفی خۆیانە وەلی ئەو کارێک کە ئێستا ئیسرائیل کردوێتی کەڵەگاییەکی زۆر ئاشکرایە کە بە ئیشتیای خۆی هەر شوێنێک پێی خۆشبی دەچی هەر چەندیش خەڵک پێی خۆشبی دەیان کوژی و هەر چەندیش پێی خۆشبی شارەکە وێران دەکەن ئەوانە یەکەم هەنگاون بۆەوەی کە ئەو پرۆسەیەی وڵاتی خۆیان دەست پێ بکە و هیچ ڕێیەکی دیکە نییە کە مەسەن بڵێ ئەوە خەڵکە گوناحن نازانم ئەوە چین یەک شتیشەیە داخردا بڵم ئەویژەوەیە کە ئەمریکا تاریخەن دروستە دەوڵەتی ئیسرائیل ئەو جنایەتانە دەکاو کردوێتی وەلی ئەمریکا ڕاستەوخۆ و زۆر بە ئاشکرا لە پشتەری هەموو جنایەتانە بووە یەکێک لە هەنگاوە گرنگەکانەوەیە کە ئەمریکا دەست لەو ناوچەی هەڵگری دەبی بڕوە بە هیچ جۆرێک لێوێدا دەخالەت نەکە ئیجازە بدە خەڵکی ئەو ناوچەی بە چاک و خراپ بە هەر جورێک پێیان خۆشە خۆیان تەسمیم بگرن کە چۆن بژین هیچ دلیلی نییە جۆ بایدن لەو سەری دنیاڕە جۆرج بۆژ یا نازانم چی دیکە تەسمیم بگرن کە چەند میلیۆن نەفەر لەوێت چۆن بژین یان نەژین هیچ دلیلی نییە ئەوە یەکێک لە ڕێگا مهمەکانە کە ئەمریکاش دەبی لەو ناوچەی بڕواتە درێ
لە کۆتاییدا بێمە سەر پرسیاری بینەران کۆمەڵە پرسیار هاتوون من هەمویان ڕیز دەکەم و دەیان خوێنمەوە لەبەر کەمی کات ئەگەر خۆتان لێدا گوڵبژێرێکی بکەن و گرنگترینیان وەڵام بدەنەوە بەشێک لە پرسیارەکان هەڵبەت زوو کراوە دواتر لە گفتوگۆکەماندا ڕەنگە لە قسەکانی تۆیە هاتبێتن بەڵام ئەوانەی کە هاتوون من دەیان کەمەوە پرسیار یەکەم ئەڵێ بۆچی ئیسرائیل نایەوێت جەنگ ڕاگرێت لەسەر ڕۆڵی UN نەتەوەی گرتوەکان پرسیار کراوە و هەروەها سەبارەت بەوەی کە ئیسرائیل بگورە فەڵەستین بێتە وڵاتێکی سربەخۆ ئاماژە بۆ دەدرێت کە پێویستە وڵاتێکی سکۆلار بێت نەوەکو ئیسلامی دەسەڵاتی تێدا بگرێتە دەست ئەگەر لەسەر ئەمانە بتانەوێت سەرنج بدات فەرمە بەڵام من لەو پرسیاری ئاخرەوە یا لەو نەزەری ئاخرەوە کەەوە دەڵێن فەلەستین ببیتە وڵاتێکی سەکولەر ئەمیش زۆرم پێخۆشە ئەمیش پێم باشە لە جیاتیەوەی کە بکەویتە دەستی ئیسلامیەکان بکەویتە دەستی خودی خەڵک و ئەوان ئەو جوورێ پێیان خۆشە بژین قەتعاً بەو وەزیەتەی لەو ناوچەیە هەیە بە تایبەت ئێران دەخالەتی زۆر ئاشکرای خۆی تێدا دەکا هەرە جوورێکی تا ئێستا کردوێتی کە دەوڵەتێکی ئیسلامی بێن بە ئیسلامی بێنیتە سەرکار و چێشە و هەرای لەوێ هەر ئیدامەی هەبی هەرە جوورێکە تا ئەو ڕۆژ لە عێراقە کردوێتی سەبارەت بە ئەو قسەیە کە سازمانی UN یا سازمانی ملت بەڕاستی بێخاسیەترین سازمانی دنیاە ئەوە با بە ئاشکرا بڵێن چونکە لەوێت جەماعەتێک نوێنێری بە ئیسلاح دەوڵەتەکان کۆ دەبنەوە هەتا ئەرعانەکانە غێرەزەوەی کە بڵێن ئەی ئەمە نیگەرانین ئەی ئەمە نازانم دڵنیگەرانی بەو کارەی لەوێ کراوە خەڵک لەوێ کوژراوە چه هەنگاوێکی هەڵگرتووە چی کردووە کام تەرحیداوە بڵێ لەو ڕۆرە هەتا ئەو ڕۆژەی کە ئیسرائیل دەچیتە دەرێ دەست لەو شەرە هەڵدەگری هەموو نەو ئامەعاملەیەک دەگەڵ دەوڵەتی ئیسرائیل قەدەغەیە ئایا کاری وای کردو نایکە بە قازانجی نیە چونکە بەڕاستی UN گۆپاڵی دەستی ئەمریکایە وەسیلەیەکە بۆ سیاست بردنە پێشی سیاسەتی وڵاتانی غەربی بە تایبەت ئەمریکا و بەشەشی لە ئەوروپا لەسەرەوەی کە پرسیاری یەکەم بوو کە بۆ ئیسرائیل پێی خۆشە شەڕی درێژە بدا دەلیلەکەی زۆر ڕوونە یەک چونکە ئەمریکا پێی خۆشە چونکە ئەمریکا دەیهەوێ بە قازانجیەتی کە دەوڵەتێکی دڕ بێڕەحم لەو ناوچەیەدا بنێ کە بە نێوی ئەوەی کە ئەو دەوڵەتە هەیە ئەو نەوع ئیختلاف و کێشەیە لە نێو دەوڵەتی ئیسرائیل و دەوروبەر سازکە کە بتوانن بە ئیشتەی خۆیان هێزی چەکیان پێ بفرۆشن کە هێزێکی یەکجار زۆر گەورەیە پوڵێکی یەکجار زۆر گەورەیە بۆ ئەمریکا و کۆمپانیەکان کە ئەوان بەڕاستی لە ئەمریکای دەسەڵاتدارن و هەموو قسەیەکی ژەوان دەیکەن یعنی مەبەستمەوەیە شتێکی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیلەکە شتێک نییە بە خاتریوەکە نەتانیاهو پیاوێکی خراپە و کاری دەکە بەڵکو سیاسەتێکی عمومی ترە گشتی ترە کە لە پشتسەری و بەربرە پشتیشی لە هەمویان زیاتر دەوڵەتی ئەمریکایە و کۆمپانیا گەورەکانن کە بە قازانجیانە ئەو وەعزە لەو ناوچەی ڕاگرن بە قازانجیانە ئەو ناخۆشی و دڵنەگەرانی و کێشە و هەرایە بینی وڵاتەکان لە منتەقە ڕابگرن بۆی کە بتوانن ئەو جوورێکە پێیان خۆشە یەکیان دەوڵەتی ئیسرائیل دەبا بۆ خۆی لەلایەکی دیکەژا دەوڵەتی مەسەلەن سعودیە دەبا بۆ لای خۆی لەلایەکی دیکەشەوە دەوڵەتێکی دیکە مەسەلەن لەو زلهێزانە دەوڵەتی عەمان مەسەلەن دەبا بۆ لای خۆی منزورمەوەیە قازانجیانە قازانجی ئەو دەوڵەتانەیە قازانجی هێزە گەورەکانە زلهێزەکانە کە ئیسرائیل دەبی ئاوا دەڕبی مستەفا یونسی زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس لە ئێوە و سپاس لە هەموو کەسانە دیکیان و دوایش دەیانبین زۆر سپاس ئازیزان دووبارە سپاس بۆ ئێوەش بە بەشداری چالاکیتان و سەرنج و تێبینی و پرسیارەکانتان پێش ئەوەی بەرنامەکانی ئەم شەو کۆتایی پێبێنین ڕای بگەێنین کە یەکشەممە نۆی حوزەیران لە پێشەنگ تیڤی بەرنمەیەکی تایبەتمان دەبێت سەبارەت بە ئەزمەی سەرمایەداری کە چاوپێکەوتنێکە لەگەڵ کاوەکەریم لەمبارەوە کتێبێکی ئامادە کردووە بۆیە ڕۆژەی چوارشەمەی داهاتوڵبەت بەرنمەکانمان ئیدامەی دەبێت بەڵام پێش چوارشەمەوەتە ئەم یەکشەمێ نوێی حوزەیران بەرنمەیەکی تایبەتمان دەبێت کاتژمێر 9 شەو
بە کاتی کوردستان سەبارەت بە ئەزمەی سەرمایهداری هیوادارم لەگەڵمان بن و بینەرمان بن. لێرەدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم شەومان تا هەفتەی ئایندە بگورن تا ڕۆژی یەکشەممە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.